کەسێک چییە کە گوناهی کەسێک ئەزڕێنێت بە تایبەت لە سوشیال میدیا. والله من تتبع عورة أخيه تتبع الله عورته ويفضحه ولو في عقر داره. هر کەسێ بەدوای عیبی خەڵکا بگەڕێ، عیبی خەڵک کەشف کات، باشە خوای پەروەردگار عیبی ئەم کەسە کەشف کات، لەناو ژووری خەوەکەشتا بێ ڕسواتەکات، فەزحت ئەکات. زۆرمان بینی عیبی خەڵکی هەڵەدایەوە، باسی عیبی خەڵکیە کرد، خەڵک ئاوایە ئاوایە ئاوایە، خۆی هەمان شتی بەسەر هات، لەناو ماڵەکەی خۆی مەستور بوو، کەس پێی نێ ئەزانی ئەمە چی ئەکا و چی ناکە. وەڵا کاکە هەموو عەشیا و هەموو تەرتیباتی کەوتە دەشت و کەوتە ناو سوشیال میدیا و حەیاشی چوو. بۆیە ئەگەر ئەتانەوێ خوا سەترتان کات ئەبێ سەتری خەڵککە، ئەگەر ئەتانەوێ خوا عیبەتکانتان داپۆشێت عیبی خەڵک داپۆشن. ئیمامی حەسەنی بەسڕیە فەرمێت گەیشتم بە قەومێک عیبیان زۆر بوو، بەڵام سوبحان الله عیبەکانیان پێوە دیار نەبوو، خەڵک هەستی پێ ناکرد، کەس باسی عیبی ئەمانی ناکرد، چونکە ئەمان باسی عیبی خەڵکیان ناکرد. ئەفەرمێت کۆمەڵی خەڵکی شمبینی هیچ عیبێکیان نەبوو، ئەوەنە باسی عیبی خەڵکیان نەکریان و فڵان کەس وایە فڵان کەس وایە و فیسار وایە، هەتا خوای پەروەردگار ئەظهر الله لهم عیوبە، عیبی بۆ دەرخستن، تووشی فەزاحەتیانی کرد. بۆیە ئەگەر سوور بە سوور ئەتزانی فڵان کەس خەریکی شتە، ئەگەر توانیتت شتێکی خراپە توانیتت بڕۆ نەسیحەتی بکە لە نزیکەوە، نەتوانی لەبەر خوای گەورە سەتریکە، چونکە ئەوەی تۆ ئەیکەی فەزاحەتە، یعنی هیچ لە واقع شین نابێ بەڕاستی. چییە یعنی ئەم هەموو مەلەف و مەلەفکاریکەوە بڵاو ئەبێتەوە چ خێرێکی دنیا و قیامەتی خەڵکی تایە؟ هەر ماڵی کۆمەڵی خەڵک بە قوڕ ئەگیرێ و کۆمەڵی خەڵکیش تاوانبارە بێ و کۆمەڵی خەڵکیش یعنی گومانی خراپی بۆ دروستە بێ بەرامبەر بە خێزان و عایلەکەی خۆی گینە هیچی لە واقع نەگۆڕی و بەڕێزە.